بەخێر بیت سپاس. هەڵسەنگاندنت چۆنە بۆ تاوەری تەندروستی سمارت؟ تاوەری تەندروستی سمارت پرۆژەیەکی ناوازەی شاری سلێمانیە کە خزمەتێکی تا ڕادەیەک تەندروستی باش بە هاوڵاتیانی شارەکە و هەرێمی کوردستان و تەنانەت دەرەوەی هەرێمیش ئەکاو لە ماوەیەکی کورتی تەمەنیا کە چەند 3-4 ساڵێکە بێت توانیوێتی بەڕاستی هەم لە ڕووی کوالیتی هەم لە ڕووی چەندایەتیەوە هەنگاوێکی باش و بوێرانە بنێت و بەم پێداچنەوە ساڵانەشا دەرەکەوێت کە حەزیان لەوەیەکە و هەوڵی ئەویان هەیە کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر پێش بکەون و ناوازەیی خۆیان زیاتر بسلمێنن. بە گرنگی دەزانیت ئەم پێداچوونەوە ساڵانەیە بۆ هەر دەستگایەک ئەنجام بدرێت؟ بەڵێ ئەگەرچی من ئەمە یەکەم پێداچنەوەیە، ئەم پێداچنەوەیەکی تریش ئەنجام دراوە ساڵی پار بەلای منەوە، ینی بەڕاستی هەوڵ و مانوونێکی زۆری ویستووە و ئیشێکی زۆر جوان و زۆر کاریگەرە بۆ ئەوەی کە تۆ کاتی ڕابردووی ساڵی ڕابردوود تەقیم بکەی و بتانی پلانی باشتردانی بۆ ساڵی داهاتوو کە ئەمە نەک لە کۆی هەموو با بڵین بەشەکانی تاوەرەکە بە پزیشکانەوانێ بە پسپۆڕی وردەکانەوە بە دەرمانخانە و تاقیکە و ستافی بەڕێزی با بڵین پەرستار و تەنانەت ستافی ڕکلام و بە بازارکردنی ئەم خزمەتگوزاریە تەندروستیە لە شاری سلێمانی کە نمونەیەکی جوانە بێ بۆ تەنانەت دەستگا حکومیە تەندروستیەکان و تەنانەت هەروەها تایبەتەکان کە بتوانن لەگەڵ ئەم تاوەرە هەنگاوی جدی بنێن بۆەوەی کە کەرتی خزمەتگوزاری تەندروستی لە شارەکەمان و لە هەرێمەکەشمان پێشکەوتوو بێت. بۆ دروستکردنی هاریکاری لە نێوان نەخۆشخانە حکومی و تایبەتیەکان پێشنیاری چی دەکەیت؟ بەداخەوە ئێمە کێشەی سەرەکی خزمەتگوزاری تەندروستی نەبوونی سیستەمی تەندروستیە لە با بڵین لە هەرێمەکەمان و لە تەنانەت لە عێراقیشە کە ئێمە زۆر لە دواوین، چونکە نەبوونی سیستەمێکی تەندروستی کە حکوومەت تەبەنی بکە وای کردووە کە بەڕاستی تا ڕادێکی زۆر دانیش خەڵک متمانی بە موسسە تەندروستیەکان کەمتر بێتەوانێ بە کەرتی تایبەتی شەوانێ. لەبەرەوە زۆر گرنگە زۆر زەڕورە کە هەموو دەستگا پەیوەندیدارە تەندروستیەکان لە خەمی ئەوە بن کە بتوانن سیستەمێکی جوان سەرەتای سیستەمێکی جوان بۆ ئەم خزمەتگوزاریە تەندروستانە دانێ. ئەمەش هەندێک جار بە هاوکاری لە ناوان کەرتی تایبەت لەگەڵ کەرتی حکومی، هەروەها لە هاوکاری نێوان نەخۆشخانە تایبەتەکان خۆیانە لەگەڵ زانکۆکان، لەگەڵ کۆلێژە پزیشکیەکان، لەگەڵ کۆژە پەرستارەکان کە توانای ئەویان هەبێ کە بتوانن ئەو متمانەی کە تا ڕادێکی زۆر لەوانەیە کەم بۆتەوانێ بە موسساتی تەندروستی بگەڕێتەوانێ و باشتریکەن. زۆر گرنگە و تاوەری تەندروستی سمارت هەنگاوێکی زۆر بێوەران و زۆر ئازایانی ناوە ئەتوانێت پێشەنگ بێ لەم بوارە و ئەوانی کەشتودی لێبینن. تا چەند گرنگە پشتگیری و ئاسانکاری بۆ نەخۆشخانە تایبەتیەکان بکرێت؟ دیارە کە هەمیشە کەرتی تایبەت ئەکرێ هاوکارێکی زۆر باشی کەرتی حکومی بێت لە هەموو بوارەکانە بە سەکتەری تەندروستیشەوە بە تایبەتی سەکتەری تەندروستی، بۆیە چونکە زۆر بوار هەیە کەرتی حکومی ناتوانێت هەندێک کەم و کورتی پڕکاتەوانێ. مادام کەرتی تایبەت توانای ئەوەی هەیە ئەم با بڵێن بۆشایە پڕکاتەوانێ، پێویستە بەڕاستی هاوکار بێت و پشتیوانی کەرتی تایبەت بێ بە تایبەتی لەو بوادانی کە توانای ئەوەی هەیە کە خزمەتی باشتر بە تەندروستی خەڵک بکات.
چ لە ڕووی چارەسەری و چ لە ڕووی با بڵێن دوورکەوتنەوە لە نەخۆشیەکان. بە تەکید زۆر گرنگە کە حکوومەت با بڵێن بە شێوازێکی چڵپڕتر و کاراسانی بکات بۆ نەخۆشخانە ئەهلیەکان و بۆ پزیشکان و بۆ ئەوەی کە بتوانن باشترین چارەسەر وەربگرن، بەڵام ئەوەی کە لە خزمەتی کۆی تەندروستی هاوڵاتیان بێت. پێشکەوتنە پزیشکی و زانستی و تەکنۆلۆژیەکانی تاوەری تەندروستی سمارت چۆن هەڵدەسەنگێنیت؟ ئەوەی تێبینیم کردووە، ئەوەتە من زۆرێک نییە لە تاوەری تەندروستی سمارت. ئەتوانم بڕێم لە ڕووی جۆریەتیەوە لە هەندێک لە پسپۆڕیەکان هەم پسپۆری پزیشکی زۆر باشی لێیە و هەم سیستمێکی سۆفتوێر و با بڵێن داتابیز و ئیداری زۆر باش هەیە کە توانیوێتی وا بکات کە بەڕاستی پێشکەوتنێکی بەرچاو بە تاوەرەکەەوە دیار بێت. ئەتوانم بڵێم خۆشتان شارەزان کە ئەم تاوەرە لە هەندێک بوارە بەڕاستی پێشەنگە لە سلێمانی. لەبەرەوە بەڵام ئەگەرچی هەندێک کەم و کورتیش هەیە کە ئومێد دەکەین ئەم تاوەرە لە ڕێی ئەم بێداچنەوە ساڵانەیە دەستیان بخاتە سەر بە جورئەتەوە چارەسەریان بکات. لە ماوەی دەست بەکاربوونت لە تاوەری تەندروستی سمارت پێشکەوتنی ئەکادیمیتان لە خۆتاندا بەدی کردووە؟ بەتەکید یعنی ئەم کردنەوەی ئەم خولانە کردەوەی ئەم پێداچنەوە ساڵانە و بوونی با بڵێن مڵتی دیسپلینی دیسکشن کەیسەکان، بوونی هەماهەنگی لە نێوان پسپۆڕەکان، ئەمە وا ئەکا بە دڵنیاییەوە کە ئێمە ڕۆژانە پێداچوونەوە بە بابەتە زانستیەکانە بکەین و ئەتوانین یعنی بڵێن کە تا ڕادێکی زۆر باش لەم بوارەشا پێشکەوتون.